پێ بدەین. زۆر سپاس. طبعا لە ئێستادا ئەوەی هەیە لە نێوان خۆپیشاندەران و پۆلیسی چالاکیە مەدەنیەکان لە بەردەم لقی 22 پارتی دیموکراتی کوردستان شەڕەبەردا و لەلایەن هێزەکانی چالاکیە مەدەنیەکانەوە دیوارێکی مرۆیی و بەشێک لە وڵاتیانی کەلاریش ڕژە هاتوون بە دەوری بارگای لقی پارتی دیموکراتی کوردستاندا پشتێنەیەکی مرۆییان دروست کردو بۆی کە ئەو بارگایە پارێزراو بێ، بەڵام بەشێک لە گەنجان و لە کوڕکاڵی شار کە گەنجانی ئێران بە شەڕەبەر تابیر لە تووڕەیی خۆیانەکەن بەرامبەر بەو بارگایە، بەڵام چەند جارێک هاتنە پێشەوەی سەحاڵی حازر فلکەی نزیق قڵای شێوانەیان گرتووە و تایان سووتاندووە لە بەردەم لقی 22 پارتی دیموکراتی کوردستانە و هێزی چالاکیە مەدەنیەکانیش بە بەردەوامی بە چەکی گازی فرمێسڕێژ وەڵامیانە دەنەوە و مامۆستایانیش سەر لە بەیانی ئەمڕۆ لە بەردەم پەروەردەی گەرمیان بە شێوەیەکی هەمنانە خۆپیشاندانیان کرد و ئێستا کۆتایی هاتۆ بە خۆپیشاندانەکانی ئەوان، بەڵام ئەوەی هەیە بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە هاوبەشی لەگەڵ هێزی چالاکیە مەدەنیەکان پشتوانەیەکی مرۆییان دروست کردو بۆی کە بارگای پارتی دیموکراتی کوردستان پارێزراو بێت لە هەر جۆرە. باشە مەریوان، بۆچی ینی ئەو گەنجانە چوونەتە سەر بارگای لقی پارتی؟ چ داوایەکیان هەیە؟ ڕەنگە داواکاری تایبەتیان نەبێت لە لقی 22 پارتی دیموکراتی کوردستان، بەڵام ئەوەی هەیە تەنها پەیوەندی بەو دۆخەی شەوی ڕابردووی شاری قڵازیەوە هەیە کە فێرکراون گەنجان وەکو ڕابردوو وەڵامدانەوەی بارگەکانی پارتی لێرەش بە هەمان شێوە هەڵەقتنە سەر بارگای لقی پارتی دیموکراتی کوردستان. لە ئێستادا ئەوەی هەیە ڕێکەوتنێک لە نێوان هێزی چالاکیە مەدەنیەکان و گەنجان هاوڵاتیان ئەچنە نزیکیانەوە و داوایان لێکن کە واز دەوت تێژە بێرن بەرامبەر بە لقی پارتی دیموکراتی کوردستان. شتەکە لاساییکردنەوەی شوێنەکانی کرێ یەک داواکاری تایبەت نییە لە لقی 22 پارتی دیموکراتی کوردستان. باشە مەریوان، تەنها هێزی چالاکیە مەدەنیەکان لەوێن یاخود هێزەکانی ئاسایش پۆلیسیش لەوێن؟ هێزی چالاکیە مەدەنیەکان و هێزی ئاسایش، بەڵام ئەوەی کە بەڕووی خۆپیشاندەرانە مامەڵە ئاکا مامەڵەی هەنێجار نێرم هەمێ هەنێجار وەڵامیشیانە درێتەوە لەلایەنەوە ئێستا وەڵامیان دانەوەی سەچوونە بەڕێوەبەری چالاکیە مەدەنیەکانی گەرمیان چوە ناو گەنجەکانەوە داوایان لێکا بە شێوەیەکی ئەمنانە خۆپیشاندانەکانیان بکەن و هێزی ئاسایش لێرێ، بەڵام بێ تەنها چاودێری دۆخەکەکەن لەگەڵ هێزی پۆلیسە. ئەوەی کە مامەڵە لەگەڵ خۆپیشاندەرانەکە تەنها هێزی چالاکیە مەدەنیەکانن و هاوڵاتیانیش لە پشتوێنە مرۆییەکەین بەردەم لقی 22 پارتی دیموکراتی کوردستانە بەشدار. بەڵێ مەریوان حەسەن، پەیامنێرێ نارتی لە کەلار.